بۆ 2 ساڵ ئەڕوات ڤایرۆس لە گوێی ڕاستمی داوە گوێم مردووە هیچ چارەسەرێک هەیە سەرجاتان بکەم بەنسبەتی ئەم پرسیارەوە طبعا ئەمە یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان کە دەبێ هاوڵاتیانی خۆشەویست هۆشیاریەکی گەورەیان هەبێ لەگەڵ کەمبوونی گوێچکە لە پڕە. طبعا ئەگەر تۆ بۆ نمونە پەتات گرتووە یاخود پەتات نەگرتووە بۆ نمونە نووسیت و هەساوی لە پڕا گوێیەکە 100 بۆ نمونە 80 یاخودنەوەی یا 70 لەدەست داوە لە چاو لایەکەکەتە دەبێت دەست بەجێ بچیتە دکتۆری پسپۆڕی خوڕ و جۆلووت چونکە زۆر جار ئەمە پەتایەکی ڤایرۆسیە یاخود بۆ نمونە جەڵتەیەکە لەو دەماری گوێچکەی یاوە کە بەرپرسە لە بیستنت ئەگەر لە ماوەی 72 ساعتەوە تا 3 ڕۆژە چارەسەری تەواوی بۆ نەکرا ئەو دەمارە دوای ئەوەگە چارەسەریشی بۆ بکەی گەڕانەوەی زۆر ئەمەلی کەمتر واتە هیوای گەڕانەوەی ئەو دەمارە کەمتر دەبێت بۆ نمونە لەوانەیە 150 بۆ 60 زۆر جار دێتە خوار 50 لەبەرەوە کە دەمارەکە ئەگەر کە ئەو پەتا ڤایرۆسی بەرکەوت یاخود زۆر جار نەخۆشەکاڵە وەڵا پەتاشم نەبوو خۆ من لە پڕ ئەم گوێم دابەزیوە ئەمە هۆکاری ئەو دەمارەیە بە ئەکیدی ئەگەر چەند ڕۆژێکی بەسەرا تێپەڕی چارەسەری بەڵام لە کاتی خۆیدا بەڵێ چارەسەر هەیە چارەسەرەکان لە شێوازی دەرزی کە لە پەردەی جووە ئەدرێ بۆ جووی ناوەڕاست و لەوێ بۆ جووی ناو کە دەچێت و چەند حەبێکی تایبەت کە بەکاردێ بۆ ئەو نەخۆشانە لە ماوەی چەند ڕۆژێکدا بیستنیان بۆ دەگەڕێتەوە و شەڵا کێشیان نامێنێت بەڵام بەس بۆ ئەم بەڕێزاگەر بۆ ماوەی 2 ساڵ بێ لە ئێستادا هیچ چارەسەرێکی بۆ ناکرێت لەبەرەوەی کاتەکەی زۆر بەسەریان ڕۆشتووە.